بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. براني بريز خوش حالم كلا درسي لي كلمتني شرحي عقيدة طحاوي بخزمت عند قموة جيشتنا فقري بنزاو سيدة فرمي ونؤمن بالملائكة والنبيين والكتب المنزلة على المرسلين ونشهد أنهم كانوا على الحق المبين. ليرى شيخ طحاوي باسي سي الركن إيماني كردوة ملائكته وبيغمبرانو كتابة كان أرسند مراعاتي أو تسلسلين كردوة ك بيغمبري خوا عليه الصلاة والسلام هي ناويتي لفرمودة كيدا بارحالة تشيشيك نية دفرمي وإيمان من بملائكتان خواهي براني برزم خواهي قورة تبارك وتعالى سي مخلوقاتي خلق كردون عالمي ملائكة وعالمي أويك مثلا هستو هوشو أو أنيهن عالمي ملائكة وعالمي جنة وعالمي إنسا بيز قال عالمي حيوانات ونباتات وجمادات بحر وآسمان وأسير وأوانا مخلوقاتي زور بلامير شكلو مخلوقاتانا ملائكتان إخوة جماريان قليق زورة وكو بيغمبري إخوة عليه الصلاة والسلام باز دك هذا فرمي أطت السماء وحق لها أن طئت ده فرمي آسمان زيري بيكوت وحقي خوشتي أو زيري بيبو ده فرمي شوين بستيشي آسمان تسولنية إلا ملائكتي اللي راوستاويان للسجدة دايا يان للركوع دايا يان تسبيحات وتحميدات إخوادك تبارك وتعالى وجماري زوري ملائكتان أون دي بيزانن لا تسون إيمل سرزوي كعبة من هي كبيت الله الحرام مال إخوايا خلق طوافي بدور دادك 24 ساعات طبعا كعبة 24 ساعات طوافي بدور دادك تسول نابي شور روش أو إني بلي ولا كاتش شوي دسم خلشا خولي كتو من دسم بتني ودكم بزستان وبهاوين وبسرما وبقرما 24 ساعات طوافي بدور دادك بهمان شو بيت المعمور كلا أسماني دنيايا بهمان شو دفرميل لسر سري كعبية لسر يقرب كيو تخوار بسر كعبة دادا كيو تخوار دفرمي همو روجي 7,000 ملائكة إخوة طوافي بدور دادا كان وأو 7,000 ملائكة كطوافي أنكر زاري شديك ناقرينوا يقزار بوي هي طواف كاتن زاود دلالة لسر سدكا لسر زوري جماري ملائكتان إخوة تبارك وتعالى. وظيفي ملائكتان براني بريز وظيفي محددني بلاهم يك وظيفيها به إيواهي وكو جبريل عليه الصلاة والسلام تايبت مندب وكو بلي معتمدي خواي پروردگار بو هناني سروش وحي بو پیغمبران عليهم الصلاة والسلام ملائكتي وامانه پیوسته با خواي گوره زاري بوي كي اما فير نظام سيستمي بري وبردم كايشو كاري بسر دا توزيع كردون ببي اوي كايشي بيبن ببي اوي كايشي لسروان بكا وتبيتن بلان بوي كا اما انسان چون خواي كببي اوي كا محتاج بي ايشو كاري بسر ملايكتان دا توزيع كردو اما محتاجين بيويس من بوي دا بي ايشو كاركان من با هما هنجيو بهاوكاريو وتوزيعي ايشو كاركان بسر يكتر دابكي لبروا هواها عايدي بارانا هواها عايدي أرزاقا هواها عايدي قبض أرواحا زورا وكوملك لو ملائكتانا خواي پروردگار کردونی بحرس و درگوانی بهشت
کۆمەڵێکی کردوون بە حەرەس و دەرگەوانی دۆزە خوا پەناماندا و خوای گەورە باشمان بە قسمەت بکە. هەشت لەو مەلایکەتانە خوای پەروەردگار کە گەورەترین و زەخمترین مەلایکەتن کردوونی بە حەمەلەت العەرش، عەرشی خوای پەروەردگار هەڵدەگرن. هەندێک لەو مەلایکەتانە کە ئێستانە کە دەورەی ئەو مەجلیسەی ئێمەیان داوە مەلایکەتی سەیاحونیان پێ دەڵێن. سەیاحون ئەوانەی کە وەکو بڵێ لە سیاحە و لە گەڕان و سوڕانن لە هەر شوێنێک مەجلیسێکی ذکر هەبوو، دەرسێکی شەرعی هەبوو، قورئان خوێندن هەبوو، باسکردنی فەرمودەکانی پێغەمبەری هەبوو عەلەیهی سەڵات وسەلام، ئەو مەلایکەتانە لەوێن دەرێ ڕادەوەستن بەشدار دەبن هەتا تەواو دەبی دوعا دەکەن لە خوای پەروەردگار تەبارەکە کە لەو خەڵکە خۆش بن. خوای گەورە تەبارەک و تەعالا دوعای ئەو مەلایکەتانەمان بۆ قبول کە و خوای پەروەردگار عاقبەتیشمان خێر کە ئینشاء الله تعالا. ئەو جابرا بەڕێزەکانی خۆم مەلایکەتانی خوای گەورە وا خەڵقی کردوون وەکو ئینسان و جنۆکەنین. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە نووری دروست کردوون و توانای گۆڕینی شێوەی خۆیان هەیە مەلایکەتەکان و سەریعن پێویستیان بەوەی نییە ناویچێ بە سواری وەکو بڵێ شتێکیان ئالەتێکیان بۆ خەڵق کا خوای پەروەردگار توانای چوونە ئاسمان و هاتنە خوارەوەیان هەیە، بەڵام ئەوانیش بە ئەمر وەکو هالە و فەرمودەی گەلەیاتان بێ لە ئیسرا و میعراج کە باسم کرد، یعنی جوبریل عەلەیهی سەڵات وسەلام کە گەورەی مەلایکەتانە و یەکێکە لەو مەلایکەتە مقەڕەبینانەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە دەچێت بچێتەوە ئاسمان لە دەرکە دەداتن. چێیە؟ جوبریلم عەلەیهی سەڵات وسەلام، کەواتە هاتنە خوارەوە و چوونەوانە هەموو بە ئەمر و بە فەرمانە و بەبێ ئەمر و فەرمان نییە. لەبەرەوەش کۆمەڵە مەلایکەتێکی دیکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە خەڵقی کردوون ئەوانە ئینسان دەپارێزن لە شتێک کە خوای گەورە تەقدیری نەکرد بێتن، حەفەظەیان پێدەگوترێتن. پارێزەری ئینسانەکانن، هەموو ئینسانێک پارێزەری لەگەڵدایە. لەبەرەندێش جاری وایە دەبینی تووشی حادیسەیەک دەبیان شتێک دەبێت پێشەوەی کە توش بی وەکو بڵێ کەسێک ئاگادارت دەکاتەوە، ئاگات لێبی، قۆرتە، شەوە، نەڕووی، ئەلغامە، تەقەت لێ دەکرێتن، بەردەبیەوە. بارحاڵ کۆمەڵە شتێکت پێدەگوترێتن کە ئەو هەشارکردنەوە لەلایەن مەلایکەتانی خواوەیە تەبارەک و تەعالا. طبعا مەلایکەتانی خوا تەبارەک و تەعالا یەکێکی دیکە لە سیفەتەکانیان دوعا بۆ ئیمانداران دەکەن، بۆ ئیمانداران دەپاڕێنەوە، لە خوای گەورە نزا دەکەن کە خوای گەورە تەبارەک و تەعالا تاعەت و عیبادەت و خواپەرستی ئیمانداران قبول کاتن. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم مەلایکەتانی خوا نەدەخۆنەوە، خواردن و خواردنەوەیان نییە و زاوزەیان نییە و نەوزە نابن. خوای گەورە وای خەڵق کردوون بێتاقەت نابن، بەردەوام خەریکی عیبادەت و خواپەرستن. لەبەرەوەش لە فەرمودەیەکدا هاتووە کە هیوا هەیە کە لەو لەحزەیە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا خەڵقی کردو هەر لە سوجدەدا بووە، بەڵام کە تەواو دەبێت دنیا کۆتایی پێدێت و وەزیفەی ئەوان کۆتایی پێدێت و خوای گەورە ڕوحیان دەچێشیتن کە مەلایکەتانیش دەمرن ئاخیری. ئەو جا دەفەرمێ ئەی پەروەردگارە بەڕاستی بە شێوازێکی ئەو تۆ نەمان پەرستی کە شایستەی تۆ بێ. بالفعل وایە، وەڵڵاهی ئینسان هەموو ژیانی لە یەک سوزدا بەسەر بەرێتن ناکاتە ئەو نیعمەتانی کە خوا لەگەڵی کردووین. لەبەرەوە ئیمانمان بۆی هەیە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو مەلایکەتانەی خەڵق کردوون و ئەو مەلایکەتانەی دروست کردوون و عالەمێکی سربەخۆن. ئەو جا دێتە سەر پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام. برایانی بەڕێزم، پێغەمبەران ئینسان بوون و خوای گەورە لە ناو ئینسانەکان هەڵی بژاردوون و پەیامی بۆ ناردوون بۆی کە ئەو پەیامەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە خەڵکی ڕابگەێنن، مبەشیرین و منذیرین، هەم موژدەدەر بوون هەم ترسێنەر بوون و هەم طموحی ئەوەیان داوەتە خەڵکەکەی گوێڕایەڵ بن، سەمع و تاعەیان هەبێ بۆ خوا و بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، خوا و پێغەمبەری خوایان خۆش بووێ و لەگەڵ خوا و پێغەمبەری خوا دابن، خوای پەروەردگار دەیان باتە بەهەشت و عاقبەتی سەرشێتی و بەلاڕێداچوون و بەگوێنەکردنی خوا و پێغەمبەری خوا عاقبەتەکەیان پێڕاگەیەندراوە کە دۆزەخە و بە هەمیشەیی مانەوێ بۆ لە دۆزەخ کەسێک کە باوەڕی بە پێغەمبەران نەبێ عەلەیهیمو سەڵات وسەلام
وخوای پەروەردگار وای کردو برا بەڕێزەکانی خۆم ئەو پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام هەمووی لە عائیلە و نەسەبێکی پاکەوە هاتوون. پاچیەکە مەبەستمەوەی هەمووی بە یعنی کەس نەبووە لە مەسەلەی زینا و ئیشێکی خراپەوە هات بێتن. هەمووی تەماشا دەکەی وەکو پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام سیلسیلەی پێغەمبەران چۆن ئەو زەواجە شەرعیەی کە ئێستانەکە هەیە ئاوا هاتووە. بەڵام لە ناو خودی خانەوادە و عائیلەی پێغەمبەرانیش موسڵمان و کافر هەبوون. ئەوە نەبێ بڵێ هەرچی کە بگەڕێتەوە سەر ئەو پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام بە خزمەتی وانە هەموو موسڵمان بوو بێتن. مەسەلەی ئیمان و کوفر شتێکە و مەسەلەی پاچی نەسەب شتێکی دیکەیە. نەسەبەکەیان پاک بووە، بەڵام خوای پەروەردگار بۆ هەموو قەوم و میلەتێکیش پێغەمبەری ناردووە عەلەیهیمو سەڵات وەسەلام بۆی کە ئەو پەیامەی خوای پەروەردگار تەبارەک وتەعالا پێیان ڕابگەیەندرێتن بۆی خەڵک حجە و بەڵگەی نەبێت لە ڕۆژی دوایی لە دەشتی مەحشەر بڵێ خوای ئەگەر پێغەمبەرت بۆ ناربامە ئەمیش موسڵمان دەبووم و ئیمانم دەینا. و ئەو کەسانش برا بەڕێزەکانی خۆم کە پێغەمبەریان بۆ نەچوو بێ، یان لە سەردەمی فەتەرە ژیابن، یان لە کاتی هاتنی پێغەمبەردا عەلەیهی سەڵام شێت بووبن یان جێل بووبن، یعنی پەیامی خوای پەروەردگاریان پێنەگەی بێ، زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ دەفەرمون لە ڕۆژی دواییدا خوای گەورە تاقییان دەکاتەوە و ئیمتیحان و ئیبتیلایان دەکاتن. ئەوەی گوێڕایەڵ بوو بۆ خوای پەروەردگار دەردەچێت و گوێڕایەڵش نەبوو کەواتە لە دنیاش هەر گوێڕایەڵ نەدەبوو، ئەوە حیسابێکی دیکەی لەگەڵ دەکرێ. و دوایین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری ئێمەیە محەممەد الموستەفای عەلەیهی سەڵات وەسەلام، و هیچ پێغەمبەرێکی دیکە نایە. هەر کەسێکی دیکە ئیدعای پێغەمبەرایەتی بکات درۆ دەکا وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەخۆشی دەفەرمێ لە دوای من کەسانێکی درۆزن و وەکو بڵێ ئیدعای پێغەمبەرایەتی دەکەن زۆر دەبن، بەڵام هەمووی درۆزن و هەمووی وەکو دەفەرمێ لا نەبیە بەعدی، هیچ پێغەمبەرێک لە دوای من نایەتن. هەر کەسێک ئیدعای پێغەمبەرایەتی کرد مەچوو بپرسیارێ مامەسا فڵان کەست بچڵێ لە ڕاستە خۆ بڵێ کاکە درۆ دەکاوە، کابراایکی کەذاب و درۆزن و سەختە چییە لەبەرەو بە نەسی ئایەت خوای گەورە خاتەمە نەبیین دوایین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. هەر کەسێک برایانی بەڕێزم یعنی زۆر شت دەبینی ئەو ڕۆکە بۆ بەرەکەت لە شتەکان دانەماوە، خەڵک نیفاق دەکات لەگەڵ یەک دیکە. بابە تۆ بۆ دێی خۆ تۆ لەخوا بەڕەحەمتر نی، وەڵا کاکە تەقاڕوج جار هیچ شتێک نییە لە مەیداندا ناوی تەقاڕوبی ئەدیان بێ، چکە هیچ دینی یەک دین هەیە، دین ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم، یەک دین هەیە کە دینی ئیسلامە. شتێک نییە ناوی دینی یەهودیەت بێ، شتێک نییە ناوی دینی نەسڕانیەت بێتن. هەر دینی وانش کاتی خۆی ئیسلام بووە، دینی ڕاستەقینە. ئەوان ئەو ناویان بۆ خۆی خوای گەورە و ناوی لێ نەناون یەهودی و نەسڕانی. لەبەرەوە زۆر گرنگە ئاگاتان لەو شتانە هەبێتن. یعنی هەر کەسێک باوەڕی بەو ئیسلامە نەبێ وەکو دوایین پەیامی خوای پەروەردگار بۆ سەرزەوی، و باوەڕی بە پێغەمبەر نەبێ عەلەیهی سەڵات وەکو دوایین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو تا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام حتا ئاخر موسڵمانیش کە دێتە سەرزەوی دەبێ بە دوای پێغەمبەر کەوێ عەلەیهی سەڵات وەسەلام. عیسا کە دێتەوە عەلەیهی سەڵات وەسەلام کە پێغەمبەری خوایە کە ڕوحی کە خوای گەورە دەفەرمێ لە ڕوحی خۆی خوای گەورە پەروەردگارە تەبارەک وتەعالا وەنەفەخنا فیه من ڕوحینا ژیانی وەوەرکردووە، نایە بڵێ وەڵا جامیش پێغەمبەر بووم عەلەیهی سەڵات وەسەلام بە دوای شەریعەتی پێغەمبەر دەکەوێ عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو شەریعەتەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زیندوو دەکاتەوە. لەبەرۆش دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات ئەگەر موسا عەلەیهی سەڵات وەسەلام زیندوو بایە چاری ناچار بوو دەبا بە دوای من کەدبایە، یەکێک بایە لە ئومەتی من عەلەیهی سەڵات وەسەلام. لەبەرەوەش برا بەڕێزەکانی خۆم هەر کەسێک باوەڕی بە پێغەمبەر نەبێ عەلەیهی سەڵات وەسەلام بە محەممەد الموستەفا نەبێ عەلەیهی سەڵات وەسەلام وەکو دوایین پێغەمبەر و ئیمانی پێنێنی بە کافری دەمرێتن، بە ئەبەدی لە ناو ئاگری دۆزەخدا دەمێنیتەوە. با باوەڕی بە هەموو پێغەمبەرانی دیکە هەبێ، با وەچێ گۆتی بە نەوعێک عیبادەت بکا سوزدەی بە عەرزی وەچوو بێتن، هەموو ڕۆژە یەک تەنزێڕی بکاتە خێر سەدەقە لێی وەرناگیرێ، بە موسڵمانی لە قەڵەم نادرێتن. لەبەرە باوەڕی بە پێغەمبەری ئێمە نەبووە عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم دێتە سەر کوتوب کتابەکان طبعاً ئەوەی کە ناوی هاتووە ئینجیل و تەورات و زەبور و سوحوف لەگەڵ قورئانەکەی خۆمان، ئەوانە خوای پەروەردگار ناوی داون وەکو چۆن
پێغەمبەران عەلەیهیمو سەڵاتو وسەلام هەر ئەو 25 پێغەمبەرە نین کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ناوی داون لە قورئاندا، پێغەمبەری دیکە زۆرن، منهم من قەسەسنا عەلەیکە و منهم من لەم نەقسوس عەلەیک. هیوا هەیە ناومان بۆ باس کردووی سیرە و ژیانمان بۆ باس کرد، بەڵام زۆرێکیش لەوانە سیرە و ژیانیان باس نەکراوە کە لە فەرمودەیەکدا هاتووە کە پێغەمبەران عەلەیهیمو 124 هەزار پێغەمبەر هاتووە. هەمووی خۆت جێی نابێتەوە هەموو هەر باس بکرێن لە قورئاندا. لەبەرەوەش ئەو پەیام و کتابانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ناردوونی بۆ سەرزەوی کە معلومن لە ئێمە باز دەکرێن، ئینجیلە، تەوراتە. ئینجیل بۆ عیسا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام، تەورات بۆ موسا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام، زەبور بۆ داود هاتووە عەلەیهی سەڵات وسەلام، سوحوفیش هاتووە بۆ ئیبراهیم و بۆ موسا. سوحوف جیاوازە لەگەڵ کتاب. سوحوف چەند پەڕاوێکن، ئەو پەڕاوانە نووسراونەوە، پەیامی خوای پەروەردگاری تێدا نووسراوەتەوە بۆ خەڵکەکەی و دراوەتە دەستی ئەو دوو پێغەمبەرە بەڕێزە، هەم موسا و هەم ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام. و ئەوانەش هەمووی بە نەسی ئایەت ثابت بوون، بە نەسی ئایەت ثابت بوون. و دوایین پەیامی چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوایین پێغەمبەرە، قورئانیش دوایین کەلامی خوایە، و هەموو کتابەکان حکمیان ڕاگیراوە. ئەگەر فەرەزنا برا بەڕێزەکانی خۆم لەبەرەوەی ناکە حکمیان ڕاگیراوە، حکمیان پێ ناکرێت دەستکاری کراون، چونکە دەستکاری کراون، ئەوان تەحریف کراون. بەڵام ئەگەر فەرەزنا دەستکاریش نەکرابانە وەکو خۆی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا نازڵی کردوون، هەم بە هەمان شێوە مابانەوە، ئەوە هەر حکمیان پێ نەدەکرا. لەبەرەوە دوایین پەیامی خوای پەروەردگار، دوایین کەلامی خوای پەروەردگار بۆ سەرزەوی، بۆ خەڵکە، بۆ عامی خەڵکی سەرزەوی قورئانە. ئاگاتان لەو خاڵەی هەبێ. و قورئانیش برا بەڕێزەکانی خۆم تاکە کتابێک کە ئینسان بە خوێندنەوەی پاداشتی دەستکەوێ قورئانە. قورئانە مەسەلەن ئەگەر بیخوێنی و هەر حرفێکی ئەو قورئانەی دەخێرت دەگاتێ، ئەلیف لام میم، سێ حرفە. ئەلیف بەڵام بە شەرتێک کابرا بە عیبادەتەوە بیخوێنی، بە نیەتەوە بیخوێنی، چونکە کابرا ئەگەر عیبادەت نیەتی دەگەڵ دانەبێ پاداش وەرناگری، ئەگەر نوێژش بکەی نیەتی دەگەڵ دانەبێ پاداش وەرناگری، بە ڕۆژوش بی نیەتی دەگەڵ دانەبێ پاداش وەرناگری. کابرا بڵێ وەڵا بە ڕۆژ دەم بۆی قالبم سەحەتم خۆش بێ، سەحەتت خۆش دەبێ بەڵام پاداشەکەت لەدەست دەچێتن. وەڵا حەرەکاتی نوێژێ زۆر خۆشن بۆی کە فەقەرات و نازانم چۆک و نزانم چی وەڵا ئاسوودەیەکی ڕوحی دەبینم، بەڵام بە نیەتی نوێژۆنێکی پاداشت دەست ناکەوێتن. زەکاتی ماڵی خۆت هەندی زەکاتەکەی ساڵانە ببەخشە، بەڵام بە نیەتی زەکات مەیدە خەڵکی وەڵام دەمێ هاوکاری خەڵکی بکەم و منەظەماتی خەیری زۆرن بە ناوی منەظەماتی خەیری، بەڵام لە پاڵدا ئیشی تەبشیری ئەوانە دەکەن خۆپارەی زۆر دەبەخشن، بەڵام خێری دەگاتێ نا بۆ چکە نیەتی دەگەڵدانیە. جارێ پێشەم شتێکی موسڵمان نییە، ئەو جانیەتیشی دەگەڵدانیە، کابرای موسڵمانیش ئەو خێر و سەدەقەی کە دەیکاتن بڵێ وەڵا کاکە من ساڵانە زەکاتێ نادەم، بەڵام دوو هەندی زەکاتێ دەمە فەقیر و فەقار، یەک فلسی قەڵب ناینیتن کاچی خۆ. لەبەرەوە زەرورە ئاگامان لەو حەقایقانە هەبێ و دەفەرمێ وەنەشهەد ئەنەهم كانوا على الحق المبين، وشایەتی دەدەین کە ئەو پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وسەلام لەسەر حەقێکی ڕوون و ڕاشکاو بوون و پەیامی خوای پەروەردگاریان وەکو خۆی بە خەڵکی ڕاگەیاندووە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.